هەردەم بە شانازیەوە دەڵێم ئامانجم ئەوەیە لە ژیان لوتی بەرامبەرەکەم بشێنم لە نێو یاری مشتەکۆڵەدا. مایک تایسۆن ناسراوە بە پیاوە ئاسنیەکە و بەهێزترین دەستی چەپ لە مێژووی یاری بۆکسێندا. مایک تایسۆن وەحشی بۆکسێن لە 30 مانگی یۆنیۆی 1966 لە شاری نیویۆرکی سەر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بووە. ژیانی منداڵی لە نێو ناخۆشی و ناڕەحەتی تێپەڕاندووە. هەر لە تەمەنی بچوشیدا جیم کیمباتریکی باوکی خانەوادەکەی بەجێهێشتووە. هەر بۆیە ناسنامەی تایسۆنی لە خانەوادەی دایکیەوە وەرگرتووە. گەشەبوونی تەمەن و ناوبانگی تایسۆن لایەنەی وەرزشی پەرەی دەسەند. هێزە جەستەییەکەی تایسۆن جیاوازیەکی نایەوی دروست کرده بوو لە نێوگشت یاریزانەکانی تردا وەوای کردبوو هەر لە بچووکیەوە بە یاریزانێکی لێهاتوو ناوی دەربکرێت. وە زیاتر بەهێزبوونی تایسۆن دەگەڕێتەوە بۆ ڕاهێنەری ئەفسانە کاس داماتۆ کە پێشبینی داهاتوێکی مەزنی تایسۆنی قوتابی دەکرد. هەر ئەمەش ڕوویدا کە بۆ پاڵەوانی کێشی قڕز لە تەمەنی 20 ساڵیدا. لە کۆتا ساڵانی هەشتاکان تایسۆن بە خراپترین پیاوی سەرهەسارە وەسف دەکرا بەهۆی ڕەوشتی هەڕەشەی و هێزە تێکدەرە لە ناوبەرەکەی. لە کتێبی ژمارە ڕیکۆردەکان یاریە 20 ساڵانەکانی تایسۆن تۆمار کراوە کە لە 58 یاری تەنها 6 یاری دۆڕاوە. 52 یاری سەرکەوتنی تیادا بەدەست هێناوە. وە 44 یاری بە یەک لێدانی یەکلایی کەرەوە کۆتایی بە ئەنجامەکان هێناوە لە بەرژەوەندی خۆیدا. لە ساڵی 2003 لە گۆڤاری ڕینگ مەگەزین بڵاو کراوەتەوە کە تایسۆن ڕیزبەندی 16 بەرکەوتووە لە 100 گەورەترین یاریزانانی سەردەمی خۆی. بەڵام ئەم دیمەنە زلهێزە بەردەوامی بەخۆوە نەدی و بەرەو داڕمان چووە بەهۆی کۆچی دوایی کاس دامۆتای ڕاهێنەر. تایسۆن گۆڕا بۆ کەسایەتێکی شەقامی و بێهۆش و ڕاوکەری کچوو کاری ناشایستە وە دۆڕانی لە یاریەکانی مشتەکۆڵە بەرامبەر یاریزانانی پلە دوو و ئەو هۆکارانەش پیاوە ئاسنیەکەی بەرەو داڕمان بێت. پاش ئەوەی تایسۆن تاوانبار کرا بە دەستدرێژی بۆ سەر دیزری واشنتۆنی 18 ساڵ ماوەی 6 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. لە نیوەی تەمەنی زیندانی بەندیخانەدا بووە بنەڕەتێک بۆ بزواندنی فیکر و ویژدانی تایسۆن کەوای کرد بیر لە پەیوەندیکردنی بە ئاینی پیرۆزی ئیسلام بکاتەوە. بەندیخانە بۆ هەلێک بۆ بەخۆداچوونەوەی تایسۆن لە کار و کردەوەکانی نێو یاریگا و دەرەوەی یاریگا. پاش خوێندنەوە و لێکۆڵینەوە لە ئاینی ئیسلام بۆی دەرکەوت کە چارەسەری هەموو کێشەکانی ژیانی دۆزیوەتەوە. بێت شۆجەری بڵاوکەرەوەی گۆڤاری وەرشی ئەمریکی دەڵێت پاڵەوانیەتەکانی یاری مشتەکۆڵە بۆکسێن لە ماوەی 3 ساڵ دیارنەمانی تایسۆن تووشی وەڕزبوون و بێئومێدی بوو و هەم چێژ و خۆشی لەدەستدا بوو. هەرچەندە بەدەیان پاڵەوانەتیمان هەبوو وەک ڕۆی جۆنز و بێرکلی ویتکرد، بەڵام سەرڕای ئەمانەش ئێمە چاوەڕێی گەڕانەوەی تایسۆن بووین بۆ مەیدانی یاری. تایسۆن دوای ئازاندبوونی لە بەندیخانە دەست بەجێ موسڵمانبوونی خۆی ڕاگەیاند و ناوەکەی گۆڕی بۆ عومەر عەبدولعەزیز پاشان گۆڕی بۆ مالک تایسۆن. تایسۆن بڕیاریدا بچێتە سعودیا. لە گەشتەکەیدا سەردانی گۆڕی پێغەمبەری کردو نەیتوانی فرمێسکەکانی بوەستێنێت. لەم کاتانەدا زۆربەی خەڵکی و هاندەران هەستیان بە نەرمونیانی و ڕۆحسوچی و بەڕێزی تایسۆن دەکرد. دینداریەکەی تایسۆن بەهێزتر بوو، پەیمانی بەخۆدا بوو بە ئەنجاندانی 5 نوێژە فەرزەکە و دوورکەوتنەوە لە قەدەغەکراوەکان، بوونی بە کەسێکی ڕاستگۆ بۆ باوەڕەکەی و ڕەزامەندکردنی خوداوەند لە خۆی. مالک تایسۆن دەڵێت بەندیخانە کۆتایی بە لەخۆبایی بوونەکەم هێنا و چاکەی لەگەڵم کرد بە پێدانی هەلێک بۆ ناسینی ئیسلام و ئەم ئاینەش بۆ هۆی بەدەستێنانی ئارامگرتنێکی چڕ و فێری کردم سوپاسی خوددا بکەم هەتاوەکو لەسەر کارە ساتەکانیش. تایسۆن درێژە بە وتەکانی دەدات و دەڵێت بوونم بە موسڵمان ئەوە ناگەێنێت کە بوومە بە فریشتە، بەڵکو وام لێ دەکات بمە کەسایەتێکی باشتر و خۆم دوور بگرم لە خراپەکاریەکان. ژیانە هێمن و بەختەوەریەکەی تایسۆن لە پاش زیندان لەگەڵ خانەوادەکەی دەستی پێکرد کە هەمویان موسڵمان بووبوون و یەکەم کاری تایسۆن پاش ئازادبوونی لە زیندان چوونی بۆ مزگەوت بوو بۆ ئەنجامدانی نوێژی سپاسگوزاری بە هاوڕێتی مامۆستاکەی محەممەد عەلی کڵای و یاریزانی پێشووی باسکە کەریم عەبدولجەبار. تایسۆن دەستبەرداری یاری بۆکسین بوو پاش چەند دۆڕانێکی یەک بە دوای یەک، هەرچەندە دەیویست ببێتە ئەفسانە وەک یاریزانی پێشی محەممەد عەلی کڵای.